سڵاو کاک دکتۆر. سڵاو لەوێ بەڕێز. سپاس بە ئامادەبوونتان. پرسیارمان دەربارەی ئەوەی ئایا ژێرمێشکە ڕژێن چییە؟ ژێرمێشکە ڕژێن بریتیە لە ڕژێنێکی بە قەبارە بچوو بەڵام بە کار و فەرمان گەورە و گران ئەکەوێتە ناو کاسەی سەرەوە لە بەشی ژێرەوەی مێشک. ئەم ڕژێنە لە دوو بەشی سەرەکی پێک هاتووە. بەشی پێشەوەی کە بەشی زۆری ڕژێنەکەی و لە سا هەشتای ڕژێنەکە پێک دێنێت و بەشی دواوەی ڕژێنەکە. بەشی پێشەوە 6 جۆر هۆرمۆن دەردەدات. ئەم هۆرمۆنانە کاریگەری تەواویان لەسەر تەواوی لەش دەبێت. هۆرمۆنی گەشە، هۆرمۆنی هاندەری غودەی دەرەقی، هۆرمۆنی شیر، هۆرمۆنی هاندەری ڕژێنی سەرگورچیلە، هۆرمۆنی هاندەری هێلکەدان لە ئافرەتان و گونەکان لە پیاواندا. پاشان لە بەشی پشتەوەی ئەم ڕژێنە کە لە سا 20 ڕژێنەکە پێک دێنێت دوو هۆرمۆنی سەرەکی دەردەدرێت کە ئەوانش هۆرمۆنی ئۆکسیتۆسین کە ئەم هۆرمۆنە کار دەکاتە سەر منداڵدانی ئافرەتان و هاوکاریان نەکات لە کاتی مناڵبوونە بە گرژبوونی ماسوولکەی دیواری مناڵدان. هۆرمۆنی ADH کە کار دەکاتە سەر گورچیلەکان و دەبێتە هۆی گلدانەوەی ئاو بۆ ناو لەش کە ئەم هۆرمۆنە لە کاتی تینوێتی و لە کاتی وشکبوونەوەیە بە شێوەیەکی سەرەکی دەردەدرێت بۆ ئەوەی کە کەسەکە لە وشکبوونەوە بپارێزێت. ئەو نەخۆشیانە چین کە تووشی ژێرمێشکە ڕژێن دەبن؟ بەڵێ، نەخۆشیەکانی کە تووشی ژێرمێشکە ڕژێن دەبن وەکو ژێرمێشکە ڕژێن وەکو هەموو ئەندامێکی تری جەستە دەگونجێت تووشی نەخۆشی ببێت. یەکێک لە سەرەکی ترین نەخۆشیەکان کە تووشی ڕژێنەکە دەبن بریتیە لە بوونی گرێ لە ناو ڕژێنەکەیە کە ئەم گرێیەش دوو کاریگەری لەسەر ڕژێنەکە دەبێت. یان ئەوەیە کە یەکێک لە هۆرمۆنەکان زیاد دەردەدرێت بەهۆی بوونی گرێکەوە و یاخود کاریگەری ئەوەی دەبێت ئەم گرێ کار دەکاتە سەر بەشەکانی ڕژێنەکە و پەستانیان دەخاتە سەر و بەمەش هۆرمۆنەکە کەم دەردەدرێت. ئەمە یەکێکە لەو نەخۆشیە باوانەی کە تووشی ئەم ڕژێنە دەبن. یەکێکی تر لەوانە بریتێ لە توشبوونی ڕژێنەکە بە هەوکردن بە هۆکاری جیاواز وەک هۆکاری بەکتریایی یاخود ڤایرۆسی یاخود کەڕووی کە ئەمانە دەگونجێت کار بکەنە سەر ڕژێنەکە و لە ئیش و فەرمانی بخەن. یەکێکی تر لەو نەخۆشیانەی کە تووشی ڕژێنەکە دەبن بریتیە لە بوونی دژەتەن دژی ڕژێنەکە کەوا دەکات کە ڕژێنەکە بە باشی کاری خۆی نەکات. یەکێکی تر لەو نەخۆشیانەی کە تووشی ئەم ڕژێنە ئەبێ بریتیە لە خوێنبەربوون لە ناو ڕژێنەکە یاخود نەگەیشتنی خوێنی تەواو بە ڕژێنەکە کە ئەمە ژوا دەکات کە کار و فەرمانی ڕژێنەکە تێک بدات. و هەندێ نەخۆشی تر کە بە هۆکاری جیاواز دەبنە هۆی لە دەستدانی ئیش و فەرمانی ڕژێنەکە. نیشانەکانی کامانن؟ نیشانەکانی ئەو نەخۆشیانەی کە تووشی ئەم ڕژێنە دەبن دەگۆڕێت بە پێی جۆری نەخۆشیەکە. ئەگەر نەخۆشیەکە ببێتە هۆی زیاددەردان یەکێک لە هۆرمۆنەکان ئەوە بە شێوازێک دەردەکەوێت و ئەگەر ببێتە هۆی کەمدەردانی بە شێوازێکی تر دەردەکەوێت. بە نمونە با هۆرمۆنی گەشە وەربگرین. ئەگەر نەخۆشیەکە ببێتە هۆی زیاددەردانی هۆرمۆنی گەشە ئەگەر لە مناڵانە بێت ئەو کاتە کەسی توش بوو باڵایەکی زۆر بەرزی دەبێت پەلەکانی زۆر درێژ دەبن و دەگونجێت لە ئەم دەردانی ئەم هۆرمۆنە لە دوای داخرانی ئێسکەکانیش بەردەوام ببێت و ببێتە هۆی گەورەبوونی پەلەکان و دەرپەڕینی چەناگە و شاشبوونی دانەکان. بەڵام ئەگەر هەر ئەم هۆرمۆنە لە ڕژێنەکەدا کەم دەربدرێت ئەوە دەبێتە هۆی ئەوەی کە لە کەس لە خوار تەمەنی داخرانی ئێسکەکان دەبێتە هۆی ئەوەی کە کەسی توش بوو باڵای بە ئەندازەی هاوتەمەنەکانی نەبێت و لە ماسوولکە و لە گەشەی بەشەکانی تری لەشی بە ئەندازەی ئەوانی تر هاوتەمەنەکانی نەبێت. کەواتە لە هەر یەکێک لە هۆرمۆنەکان کە زیاد دەردان ئەبێت یان کەم دەردان دەبێت ئەوە دەبێتە هۆی دەرکەوتن نیشانەکان لەسەر لەش بە شێوازی جیاواز کە دەکرێت لە بەرنامەیەکی تر بە ورد و بە تێر و تەسەلی باسی لێوە بکرێت. چارەسەری نەخۆشیەکانی ژێرمێشکە ڕژێن چییە؟ چارەسەری نەخۆشی
کە تووشی ژێرمێشکە ڕژێن دەبێت بە پێی هۆکارەکە دەگۆڕێت. بۆ نمونە ئەگەر گرەیەک لەسەر ژێرمێشکە ڕژێن دروست ببێت وا پێویست بکە نەشتەرگەری بۆ بکرێت، ئەوە بە نەشتەرگەریەکە گرێکە لا دەبرێت و کاریگەری لەسەر ڕژێنەکە نامێنێت. بەڵام ئەگەر بە هۆکارێکی تر بە هۆکاری هەوکردنی هەر هەوکردنێک بێت کە لەو پێش باسمان کرد، یاخود بە هۆکاری گرێ کە پەستانی خست بێتە سەر ڕژێنەکە و ببێتە هۆی کەم دەردانی هۆرمۆنەکان، ئەوە بە جێگرتنەوەی هۆرمۆنەکان و پێدانی هۆرمۆنەکان بە کەسی توش بوو دەتوانین لە کاریگەریەکانی نەخۆشیەکە لەسەر ڕژێنەکە ئەم دوو چارەسەرەی کە باسمان کرد دوو چارەسەری گرنگ و بنەڕەتین. بەڵام دەکرێت چارەسەری ورتر هەبێت بۆ هەریەکە لە هۆرمۆنەکان یان بۆ هەریەکە لە نەخۆشیەکان کە دەکرێت بە بەرنامەیەکی تر باسی لێەوە بکرێت. زۆر سپاس کاک دکتۆر، دەستخۆشی بۆ بەڕێستان. سپاس بۆ ئێوەی بەڕێز، دەستان خۆش، خواتان لەگەڵ.